بنار فرقتي سهتم جفرقي سرحتا بيدا خدنگا غفلتي نهتم جبرقا لمعتا تيدا ملاي جزيري ملاي عشقو أفيني دهاتا گوتن گودما گول پیشیا مالا أفينا خوارد نشت و بالا خوددا لات أولا تجي حسكرناوي دسنجري أب هولجي بهالبستو ويجين ملاي جزيري قرنبو والسيمينارك إجآلية حردوني بسكارين كرد بسام مصطفى وخالد جميل محمد هاتا لدار خستن جزيري ونوجنگري انكو مودرنيزم چه پەیوەندی ناوبەرە نوژەنگەری و مەلای جزیری دەهەیە لەسەر vê خاڵێ ڕاوەستیام بە هەندێک نمونە و هەروەها هەلبەستێنوی خوندن ji ber ku جزیری و خانی و کەسێن وسە çanda ئاخی پێکتینن و دەوڵەمەندتر دەکەن çanda ku mirov bi axa wî ve têkirêdan حسن و جەمالا vî xwedayî bizanibe دەمات مخوازە خۆدا چەندین دەبێ سیمینارێدا نویسکار لەسەر فەلسەفا مەلای جەزیری ڕاوەستیان و دیبستانە جەزیری شیرۆڤەکردن مەلای جزیری هەلبەستەوانێکی کوردە تەوی ئەو کەتبوو بن باندۆرە ڕێبازە سوفیزمە ئیسلامی و یا عەرەبی و هەروەها یا فارسی ڕێیا هەلبەستێن حافزی شیرازی و سعدی شیرازی و شیرازیاندا لێ هەر ئەو بخۆشی دەبێژە گەر لۆلۆیە منسوورج نەزمێت و دخوازی وەرشعرێمە لێ بین تەبی شیرازی چه حاجەت مەبەساوی کو پێویستیە تا وەکە کوردێکی بە شیرازێک بگشتی نییە لێ ئەگەر تو بخوازە واتەیەن باش هۆزانیاریە دەبزانبە بەرێ خۆ بێت هەلبەستی مەلای جزیریت ئەف سیمینار ji alî yekîtiya xwendevanên ciwanên Demokratî Kurdistanî Rojava hate lidarxistin û kesê hazir jî nerînên xwe dane xuyakirin. مديت يعني جمارك باش جي ملت لي حاضر بو ام هيفين انه خورتي ما اقبالي سرفانت شانا بفن افقافك ما افيتي دفيواري هاني دي او بيترقافك تشجيعي حيرة عجزة سرنجام دباب نظري همو ريخستنين سيفيل كو بالا خو بكشين لسر جزيري اف خورتي مينه كتن واري فيسبوك ونت براسي ترو شمبيري ناده قرك انفقرن ويجي اخي كردي ارسن مەلای جەزیری بەری نێزیکی 400 ساڵی چوو سەر دلۆڤانیا خوا لێ حەتانها بە هەلبەستێن خوا و وێژەیە خوا دناو کورداندا زیندیە لە دەمێکێ کۆن و چێن شەڕ و پەفچوونێن لە ڕۆژئاوای کوردستانê لەسەر هەموو کەناڵان بەلاو دبن سیمینارێک divê holê de لەسەر هەلبەست و وێژەیە مەلای جەزیری هاتە لەدارخستن و کەسێ حازر jî piştî got لە هەلبەستê مەلای جەزیری و وێژەیە wî guhdar kirin مست بوون و ji holê derketin. Dilxwaz Behlewî, Rûdaw, Hewlêr.